ئینشاءڵڵا خوای گەورە لە کاک بەشاری ڕەحمەتی خۆش دەبیت و کە شاهیدێکی ڕێگای زانستە ئێمە ئەمەڕۆ وەکو دایک و باوکان و خوشکبرایانی قوتابیانمان لە زانکۆی ئەهواز هاتین داواکاریمان پێشکەش بە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرد بۆ ئەوەی کەوا بکوژانی بەڕێز بەشار بدۆزرێنەوە بدرێن بە دادگا و تووشی کەسانی تر تووشی هەمان چارەنووس نەبنەوە و بکوژانی بگەن بە سزای یاسایی خۆیان. داوا دەکەین سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی کنسڵیەت و نوێنەرایەتیمانەوە قوتابیانمان بۆ بگەڕێنێتەوە کوردستان و لێرە برەو بە خوێندنیان بدەن چونکە ئەوان مەترسیان لەسەر ژیانیان هەیە لە ئێستادا. قوتابیانمان ماوەی چەند ڕۆژێکە بەداخەوە هۆڵەکانی خوێندنیان بایکۆت کردووە بەهۆی ئەوەی کەوا مەترسی هەیە لەسەر ژیانیان و ئەم شارەش لە ئێستادا تووشی خۆپیشاندان بۆتەوە. دەمانەوەی قوتابیانمان بۆ بگەڕێنەوە ژمارەکەشیان هێندە زۆر نییە کەوا لە زانکۆکانی کوردستان جێگەیان نەبێتەوە. داواکاری یاساییان تۆمار کردووە لە وڵاتی ئێران بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ کەسێک دەست بەسەر نەکراوە. بەڕاستی داواکاری ئێمە خۆی لە دوو داواکاری سەرەکی دەگرێتەوە کە ئەوڕۆ پێشکەش بە بەڕێزان سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکوومەتی کوردستانمان کردیا. یەکەمیان بە سزاگەیاندنی تاوانباران بە سزای یاسایی خۆیان، دووەم گواستنەوەی قوتابیەکانمان ڕۆڵەکانمان لە زانکۆی جوندی شاپۆری وڵاتی ئێران شاری ئەهواز بۆ زانکۆکانی هەرێمی کوردستان. ژمارەیان 58 قوتابیە لە بەشەکانی پزیشکی گشتی و پزیشکی دەرمانسازی و ددانە.